پروژه بخو پروژه که دستگاه خیرخوازی بارزانی و گیره بسته که الگرک خرا جی آی زد یا آلمانی چه گیری عندك کتابخانه لهولیری و دو کشی 15 کتابخانه تین بین نویجان کردن اف کتابخانه جدی این نویجان کردن الباقچه توان پاقجی آوان بویاغوانش در وش نافدام مجاری و اوید آوینه همیده اینا پاقش کردن اف پروژه دی 40 روزه وکشیدن دورت ملیار دینار دی که بازار دو که دور برادا هەڵسەنگاندنامە بۆ وی کاری گەلێک لایەن ئەکوڤەتگیرتن وەکو ئەفکارێ هاتێکگرن شلایەنێ یە ئابووری ڤە شلایەنێ یە ئەبروکە ئەم قەیرانە ئەم تێدا شلایەکی ڤە بۆ هەم بۆ پشتەوانیە بۆ قوتابی هەم پشتەوانیە بۆ کەرتێ پەروەردێ هەم پشتەوانیە بۆ پاقشکردنا قوتابخانێ ئەگەر بەردەوامی وی کاری بێتە دانن ئەبروکە قوتابخانە هجار مکرانی است برای قطابخانه کاری ویدی اف پروژه بیت سرانسری نه بس قطابخانه بلکه اگر الدوائر اجل رهبریت ملدوم و دزگت حکمت جی اف کار بیت کردن لباس فیزیکا گله مازمیتو بۆ پێشمەرگەکان لە بەرەکانی جەنگا پێمە لە سای ئەوە ئەتوانین بخوێنین ئەتوانین سەرکەوین ئێمە ئەتوانین ئەم ئاهەنگە ساز بکەین و بە ئازادی لەنا شەقامەکانە تێپەڕبین من هاوڵەکانم بن کە بە چالەکەی بەشداریمان دراوسن بە وتنی گۆرانی من پێشمەرگە بەبوونی سەرکەوتنەکانی پێشمەرگەی کوردستان حەزمان کرد ئێمە ئەرکێک بەرامبەر ئەوان بەجێبێنین لە ئێستادا ئێمە وەک شارەزایان و بازرگانانی تایبەت بە ئامێرە تەکنەلۆژیەکان هاوردەی چەندین جۆری کامێرای چاودێری هەکەین بۆ شاری سلێمانی ئەویش بەهۆی ئەوەی داواکاریەکی زۆری لەسرە واروها تیمی تەکنیکەکانمان ئێستا داواکاریەکی زۆریان لەسەرەکە بتوانن کامێرای چاودێری لە نێو بازاڕ و مۆڵ و ماڵەکان دابنێن لە پێناوی سەلامەتی زیاتری خاوەن دوکان و خاوەن پرۆژەکان هەروها ماڵەکان ئەمە شۆکارێکی زۆر زۆر گرنگە بۆ ئەوی تۆ بتوانی سەلامەتی زیاتر بۆ خۆت دابین بکەی خەڵکێکی زۆر داواکاری و هەروە خواستی هەیە لەسەر ئەو کامێرایانە لە بەروی خۆتانزان بارودۆخی کوردستان پێویستی بە ئەمینەتی زیاترە و خەڵکیش خۆی پێی خۆشە بە بڕێک پارە ئەمنیەتێکی زیاتر بۆ خۆی دابین بکاوە هەروەها تیمەکانی حکوومەت و هەروەها دەستگاکانی تایبەت بە پاراستن و ئاسایی شێرەمی کوردستان ئێستا زۆر چالاکانە پاڵپشتیەوەکەن کە خەڵکی کامێرای چاودێری زیاد بکەن لە مۆڵەکانیان و لە دوکانەکانیان و هەروها لە ماڵەکانیشان ئەوش تەنها لە پێناوی سەلامەتیان منوەکو هاوڵاتیەک خۆم بە خۆشحاڵە زانم کە لە زۆربەی شوێنەکان بە تایبەت بازار کامێری چاودێری بینم چکم هاوڵاتی زیاتر هەست بە ئارامیە کات و زیاتر متمانەت ئەبێت کە بە تایبەتی ئێمەی ئافرەتان زیاتر ئەتوانین بینە شوێنە گشتەکان هیوادارم ئەو شوێنانی کەش لێشی نییە بۆی زیاد بکرێت و دابدرێت بۆ دڵنیابوونی هاوڵاتیان. ئێمە وەکو تیمی تەکنیکاران و ئەندازیاران ڕوبەرێکی زۆرمان لەناو بازاری سلێمانی کۆنتڕۆل کردو لە ڕێگەی کامێرەی چاودێریەوە سوودێکی زۆری هەیە بۆ دوکانارەکان بۆ هاوڵاتیان هەمویان دڵخۆشن بەمە چکە زیاتر پارێزراون چکە وەکو دەزانین لە ڕێگەی کامێرەی چاودێریەوە چەندین کەیس
یەکلا بۆتەوە سوودێکی زۆری هەیە بۆ پاراستنی ئەمنیەتی شار.